أعوذ بالله من الشيطان الرجيم. وقدمنا إلى ما عملوا من عمل فجعلناه هباء منثورا. أصحاب الجنة يومئذ خير مستقرا وأحسن مقيلا. ويوم تشقق السماء بالغمام ونزل الملائكة تنزيلا. الملك يومئذ الحق للرحمن وكان يوما على الكافرين عسيرا. ويوم يعض الظالم على يديه يقول يا ليتني اتخذت مع الرسول سبيلا. يا ويلتى ليتني لم أتخذ فلانا خليلا. لقد أضلني عن الذكر بعد إذ جاءني وكان الشيطان للإنسان خذولا. وقال الرسول يا رب إن قوم اتخذوا هذا القرآن مهجورا. وكذلك جعلنا لكل نبي عدوا من المجرمين وكفى بربك هاديا ونصيرا. وقال الذين كفروا لولا نزل عليه القرآن جملة واحدة كذلك لنثبت به فؤادك ورتلناه ترتيلا. صدق الله العظيم. لە ساڵی 2010 لەدایک بووم. هەر لە سەرەتای منداڵیمەوە کە لەدایک بووم لە بنەماڵەیەکی قورئان خوێن و ڕێزدار و بەڕێز بووم. من سوپاسی خواکەم کە منی خستووەتە بنەماڵەیەکی ئاواوە، منی خستووەتە بنەماڵەیەکی قورئان خوێنەوە. من لە ساڵی 2014دا دەستم بە قورئان کرد و لە ڕێگەی پور و دایکمەوە کە چوومە سەنتەری حیکمە. زۆر سپاسیانەکەم کە منیان هانداوە تا ئێسش کە من هاندارم بوون بۆ ئەوەی بەم ڕێگە ڕاستەدا بڕۆم و ڕێگایەکی ڕاست بگرمە بەر. هەر ئەوانیش بوونە هۆکاری ئەوەی کە بچمە ئەو دەستگایە و ئیجازەی قیرائات بەدەست بارەیەکەمەوە. لە پاشاندا خۆم 15 شەردەی خوێنمەوە هەتا ئەو کاتێککە لە خۆم برسمەوە لە بەریەکەم. دوایی من لە سەرەتادا چونکە شارەزاییم نەبوو بە حرفەکانی زمانی عەرەبی، بۆیە هەر لە سەرەتادا بە حیفز ڕۆشتم. سەرەتا جوزی عەمە و تەبارەکم هەر بە حیفز ڕۆشتم بە فەزڵ و میهرەبانی خۆی گەورە تەواوم کرد و دوای ڕێگەیان پێدام بچمە سەر سوورەتە درێژەکانی وەکو ئەلبەقەرە و ئالی عیمران. یاکەم پێشبڕکێم کە بەشداریم کرد لەبەرکردنی قورئان بوو لە سوورەتی ئەلبەقەرەدا. ئەو کاتە من تەمەنم 6 ساڵان بوو. ئەو کاتەش شارەزاییم نەبوو لە حرفەکانی پیتی عەرەبیەکانە، بۆیە هەتا جوزئی یەکەم توانیم بڕۆم. لەسەر خەڵاتێکی عامرە بوو نەمتوانین خەڵاتەکە بەدەست بێنم. دکتۆر دیاری زۆر سپاس یەکەم لێرەوە دەستی ماچەکەم کە پێی وتم
هەرچەنە تۆ هەمووی و تەواو نەکردووە و لەبەری نەکردووە، بەڵام تۆ لە یەکەمەکانی لەبەری بەم مناڵیەت توانیتە جوزئی یەکەمی لەبەرکەی. زۆر سپاس یەکەم.